گەورەترین زنجیرە کۆنفرانس و پێشەنگای جیتێکس لە دوبەی بەڕێوەچێت بۆ ئەم ساڵ 170 وڵاتی جیاواز بەشداریان تیا کردووە و زیاتر لە 100,000 بەشدار بوو هەیە لەوێ، زیاتر لە 1000 سپیکەر هەیە و 800 کۆمپانیای نوێ تێیدا بەشدار بوون، تێیدا نوێترین داهێنانەکانی تەکنەلۆژیا و جراوە ئەلکترۆنیەکان و سیستمی دارایی جیهانیش دەخرێنە ڕوو. لەو بارەیەوە لە دووبەیەوە بەڕێز هەرێم ڕێبوار کە شارەزای بازاڕی دراوە ئەلکترۆنیەکان و بەگشتی لەگەڵمان دەبێت. بەڕێز هەرێم سلااوت لێبێم جارە لە دووبەیەوە لەگەڵمانی باسێکی پێشەنگا گەورەکەم بۆ بکە وەک گرنگیەکەشی چییە؟ ساڵانە لە دووبەی بەڕێوە ئاماژتان پێکرد ئەم ساڵ 170 جیاوازەوە خەڵک بەشداری کردووە و شەریکاتەکان لە هەموو جیهانەوە هاتوون لە هەموو شوێنەکانی جیهانەوە خەڵک بوو لێرە کردەوە بە گەورەترین پێشانگای تەکنەلۆژی سەردەمدا ئەمریکا ڕێگەکرێ لە هەموو دنیا و هەدەفەکەش ئەوەیە کە چۆن لێرە تەکنەلۆژیا بکرێتە خزمەتی بەرە پێشوونی ئابوووریەوە وەکو ئاماژەت پێکرد هەشتە بەڕێهێنەری بیانی لێران ئەمڕۆ و زیاتر لە 1000 سپیکەر لێرە سەعەتکا و 10,000 کۆمپانیای عالمی لێرە بەشدار و لێرە گرنگەکەی ئەوەیە کە ئەم شەریکاتانە کە لێرە بەشداریان کردووە یعنی بۆتە ناوەندشی گرنگ کە هەموو دنیا لێرە کۆ کردوێتەوە یعنی تۆ پێویست دێ بۆ لەوانەیە پێویست بە چەند شەریکەیەک هەبێت لێرە لەوانەیە پێویست بە چەند هەزار چەند وەسیلەیەک هەبێت لەوانەیە کۆمەڵێک پرۆژە هەبێت تۆ دەمێک گەیشان لەسەرەکەی بەڵام لەبەرەوەی کە دەحمێکی گونجاوت لە بۆ فەقشی گونجاو دەدۆزێت بۆ شەریکەیەکی گونجا بۆ شەریکەیەکیان لە چاینا بۆ شەریکەیەکیان لە ئەمریکا بۆ شەریکەیەکی لە ئەوروپا ئەمڕۆ لێرە هەمویان کۆبوونەتەوە بۆگونەوەی ئەم شەریکاتانە و هەمووشیان ئێرە بە ناوەندێکی گرنگی بازرگانی ئەزانن و پێشانگاکەش ڕاستەوخۆ سنتەری بازرگانی جیهانی دوبەی ڕێشی کردووە یعنی ئەوان ژنەتی فەرمین کە هەستان بڕێنی ئەم پێشانگایە و من تەمەنامە کرد کە لێرە ئێمە وەرەمی کوردستان و شەریکاتەکانی کۆمارۆکی گەنجەکانمان لێرە وجودێکی زۆر زیاتر لەوە هەبووە من دەرفەتێکی زۆر زۆر بینم لێرە کۆمەڵێک شەریکاتێکی زۆر زۆری لێ یعنی دەرفەتی کار هەیە لێرە دەرفەتی دروستکردنی لینک و پەیوەندی لێرە لەگەڵ ئەو شەریکاتە گەورانەیە کۆمەڵێک پرۆژەی زۆر زۆر عەجایب هەیە لێرە یعنی بەڕاستی دنیایەکی ترێکدا وەکو چیزم لە ڕووی تەکنەلۆژیەوە ئەمە بە گەورەترین پێشەنگە کۆنفرانسی تەکنەلۆژی باشە. بەڕێز هەرێم لە ڕووی ئابووریەوە چه سیستمێکی نوێ خراوەتە ڕوو کە داهێنانە نوێیەکان چین بە تایبەت کە خزمەت بە بواری ئابووری بکات داهێنانەکان لە بواری یاخود بلەکچینەوە چییە؟ ئەمانە چۆنن؟ ئێوە چۆن ئەتوانن سوودی لێ ببینن؟ بەڵێ ئێمە طبعا لێرە وەکوتم چۆن تەکنەلۆژیاکە سیستمی بلۆکچین سیستمێکی زۆر زۆر فراوانە یعنی وەرگوزاری زۆر زۆر تایە مرۆڤاتی لە زۆر استفادی لێ بکات لێرە ئەوەی کە من جۆم لێرە و پانەڵانە بەشداری کۆنەوە سۆپەکانەدا هەموو فەکر لەسەر ئەوەیە کە لە ساڵی داهاتوایی سیستمی بلۆکچین جێ ئەم سیستەمەی ئێمە گرێتەوە ینی هەموو سێڤرەکان لە ڕێگەی سیستمی بلۆکچینەوە ئەبێ و دراوی ئەلکترۆنی ئەوەی کە لە دنیاە هەیە زیاتر ڕیگولیشنی بۆ ئەستێ ئەولاان دەوڵەتەکانەوە ڕێگەکەتەوە و جێگەی ئەم بازاڕ و کاغەزدارایی کە هەیە ئەمڕۆ ئەبێتەوە لەبەرەوەی بەکارهێنانی ئاسانە ترانزاکشن ئاسانە تێچووی تەما و جگە لە مەسائلی پارەش خزمەتگوزاری زۆر زۆری دایان ئەتوانی تەواوی سیستەمەکە هەڵگری بکەیتە سەر بلۆکچین و بلۆکچین استیباتیەیە کە ئەوەیە کە لەبەر سکیوریتیەوە زۆر زۆر سەلامەتە ینی لە مەترسی هاک و لە مەترسی کۆمەڵێک سیستەمی ئەمڕۆ گیرۆدەی بووە ئەو خۆنەقانەی پێپەڕن و لەبەرەوە قسەکە لەسەر ئەوەی ئێستا هەموو لە هەموو کۆمپانیەکان هەموو دەوڵەتەکان محاولەکان زیاد سیستەمەکان بکەن سیستەمی بلۆکچین لەسەر ئەوە کرد کە ئێستا لێرە ئەمریکا خەریکی دروستکردنی دیجیتاڵ دۆلارە چاینا خەریکی دیجیتاڵ یوانە لێرە من ئەبینم ئیماراتیەکان ئەوانش بۆ خۆیان لە پانەڵێک بەشدار بووم خەریکی دروستکردنی کۆنەی تایبەتن بە بەخەلی لەسەر سیستەمی بلۆکچین. بەڕێز هەرێم سەبارەت بە داهاتووی دراوە ئەلکترۆنیەکان چییە وترێ لە پێشەنگاکە؟ حاڵەت ئێستا ئەوەی کە لێرە من بیستومە ئەوەیە کە هەموو لایەک تۆکن لەسەر ئەوەی کە
بەهۆی ئەو قەراراتانە نوێی کە لە فیدراڵی دەریکردەوە ئەو بارودۆخە نابوونیایی کە ئابووری ئەمڕۆ تێ ئەپەڕێ هەمویان کۆکن لەسەرەوەی کە هێشتا بازاڕەکە سوستە هێشتا بازاڕەکە ئامادە نییە بۆ ئەوەی کە بچێتە بۆ مارکێت و بچێتە بۆ زۆنەوە و بچێتە قۆناغێکەوە کە سعرەکان لێرەوەی ترەمە بری مارکێتەکە بێ و سعرەکان لێرەوە بەرزەوە پێیان وایە 6 مانگ بۆ ساڵی داهاتووە تاوەکو نهایەتی 2023 لەبەرەوەی کە ئەم ئینفلیشن زۆرە هەیە GDP دەوڵەتەکان دۆمەستیکا و گرۆس پرۆداکتی دابەزیوە و چونەتە ناو قۆناغ تقریبا ڕیسێشنەوە وأكثر إنفستمنت لك كريبتو لم تكن تورك ضعيف طبعا الدواء أو بدونية وفي أنواع سيستم مستقبل السيستم كودها في بعضها هو دراوي إلكتروني أبيض وفي أنواع خاصة وكا قصة سروا أقرأ كاش السعر بيتكون نزيد نوزل $100,000 هذا بسيط كتير هو نزيد يعني $100,000 طبعا الزوبي وإكسبرت أنا كده بالسوق حوالي أما كومون سنس كده بس هو هم كسيستم قناعتها كا دا أبغى بس يعني $100,000 والله أما نازل كشكل زوجي كم سنة عشان بيبغى احتمالي وذلك كم هي لبعضها لو أنا بس كفاشن دا بس طبعا مكو مستقبل وكو إنفست هو برينا طبعا سجستي أواك كريمي شكرابليا وأم دابزينش تكبيرتي شتكي دروس كلا بازار الرياوة انتهى في سلكاتي بوش كبر بكل سعيد باشە بەڕێز هەرێمە گەر بە کورتی جوابم بیتەوە پێم بڵێ تۆکو سپیکەر لەوێ بەشداریت کردووە ئەو بابەتەی بەنیازی قسەی لەسەر بکەی یاخود باسیەکەی چییە و چۆن ئەتوانن ئەو پێشانگایە و ئەو پێشکەوتنانە بهێنەوە هەرێمی کوردستان و لێرە بتوانن بە شێوەیەکی دیکە سوودی لێ ببینن من لەڕاستی دەمێکە خەریکی پرۆژەیەکم کە ئەویش دروستکردنی کۆینە ئێمە لە مێژە میلەتین بەڵام هەتا ئێستا دەوڵەتێکمان نەبووە کە دراوی خۆمانمان هەبێ و اقتصادی قسە بە خۆمانمان هەبێ و کاوەنی ناشناڵەتی و پاسەپۆرتی خۆمانی و لەیانەشە لە حاڵەتی ئێستا لە ڕۆی سیاسیەوە گونجاو نەبێ بەڵام من پێم وایە لە ڕۆی اقتصادیەوە ئەمە ئێستا دەرفەتێکمان هەیە بۆ ئەوەی کە ببینە خاوەنی دراوی خۆمان یعنی لەمێژە باوباپیرەمان خەوری ئەوان هەبوو کە ئێمە دراوێکمان هەبێ و ڕسمی سیاستمەداران و کە بە پیاوانی کوردی لەسەر بێ بۆ ڕسم و فۆرم و نەشناڵەتی ئایدی ئەمەی لەسەر بێ من پێم وایە لە بازاری کریپتۆ ئێستا ئەو دەرفەتە هاتووەتە پێشەوە ئێمە وەکو سوور بەتایبەتی و شەق و پێویستمان بۆ هەیە کە دراوێکی ئەلکترۆنی بۆ خۆمان دروست بکەین و لە داخل وڵاتەکەمان استعمالی بکەین بۆ پێم وایە ئەمە ئەبێتە گەورەترین پرۆژە کە هەرێمی کوردستان دەبێتە ناو قۆناغێکی ترەوە وەکو فکرەکە وەکو جێبەجێکردنی وەکو هەموو شتەکانی دابەزدا بەڵام تەنها من پێویستم بەوەیە لێرە کۆمەڵ ئەکسپێرت دەبینم کۆمەڵێک خەڵکی شارەزان ببینم کە ئەو قۆناغانەیان پێپەڕاندووە لە مەسەلەی بلۆکچینەکە لە مەسەلەی سکیوریتیەکەیەوە دواتر پێویستە لە هەنێکی بز دەگەڵێمە بێتە سەر کە چونکە لە ڕۆی اقتصادیەوە ئێمە ئەتوانین سوودێکی ئابووری زۆر زۆر گەورە بۆ کوردستان یعنی فراهم بکەین ولەژێر چیتر لێڤرج و ئینفلێنسی دیناری عێراقی بینە دەر ئێمەش وەرێمی کوردستان ئەو دراوە لە بۆشەیە قیمەتی هەبێ و زەفتێکیش دروست دەکەن وەکو کاتێکی کوشاریش بەرامبەر بە دیناری عێراقی و لە هەنێک بەڵێ بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕ ئەلکترۆنیەکان و دراوەکان بە گشتی سوپاس کە لە دووبێەوە لەگەڵمان بووی هەڵبەت ئینشاءڵڵا ئەوە هەر خەونی تۆ نیە یاخود